شەوێدن ێریشên Amerîkayê li ser Îranê bi giranî cih û baregehên leşkerî li seran serê Îranê kirin armanc. Hevkarê me Ariş Salih niha li stûdyo bi meraya da ku ji nêzik ve bişopîne ka ev bengehên ku hatin armançkirin çine girîngiya wan çi ye û bandora wan li ser bandora van êrîşan li ser reşiyanên leşkerî Îranê çine. Ariş fermû. سیروان هێزەکانی ئەمریکا شەوی ڕابردوو بۆ 11هەمین شەوی یەک لە دوای هێرش ئاسمانیەکانیان دژ بە ئێران بەردەوام کرد وەک هەموو هێرشەکانی پێشوو ئەم جارەش فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکایان سنتکام هەواڵی ئەنجامدان هێرشەکەی ڕاگەیاند بەڵام ناوی ئەو شوێنانی کە ئامانجی هێرش بوو ناشکران نەکرد. سنتکام لە پەیامەکەیدا لەسەر ئێکس ڕایگەیاند کە کاتژمێر 8:15 خولێکی شەوی 21 حەوت بە کاتی ڕۆژهەڵاتی ئەمریکا هێزەکانی بەسەرکەوتووی 11هەمین شەوی بەردەوامی هێرشەکانی بۆ سەر ئێران بە ئەنجام گەیاندووە. بە گوێرەی و ڕاگەاندنە ئامانجی هێرشەکان ناوەندەکانی بەڕێوەبەری ئۆپەراسیۆنی سەربازی تواناکانی دەریایی حەشارگەکانی فرۆگە و شوێنی هەڵگرتنی درۆن و ژێرخانەی لۆجستی سەربازی بوون. سنتکام دەڵێن مەبەستیان لەم هێرشانە ئەوەیە توانای ئێران بۆ هەڕەشەکردن لەسەر کەشتیە بازرگانیەکان لە تەنگەی هورموز زیاتر لاواز بکرێت. لە ڕاگەاندنی سنتکامدا ناوی هیچ شاریان بنکەیەکی دیاریکراو نەهاتووە بەڵام بەپێی دەستگاکانی ڕاگەاندن و هەروەها ئەو نەخشانەی کە لەلایەن ناوەندەکانی زانیاری و سەرچاو ئازادەکانەوە بڵاو ببوونەتەوە هێرشە راپۆرتکراوەکان چەندین ناوچەی سەرەکی ئێرانیان گرتوتەوە. ئەو شوێنانە بریتین لە تەورێز، ماهشەهر، کۆمەڵگەی سەربازی پارچین، بانا، بەندەر عەباس، پەردیس، چابەهار، بێهبەهان، ڕۆژهەڵات و ڕۆژئاوای تاران، شارستان یان قەزای کەنگاوەر و هەندێک شوێن لە پارێزگای بوشێر. هەندێک راپۆرتی دیکە باس لە ورمێ و سێرک و ناوچەی سۆهانێک لە باکووری ڕۆژهەڵاتی تارانیش دەکەن و دەڵێن لەو شوێنانە سیستمی بەرگری ئاسمانی چالاک کراوە. ئەگەر ئەم زانیاریانە پشتڕاست بکرێنەوە ئەو هێرشانە لە نزیکی پایتەختەوە تا باکوور، ڕۆژاوا و کەنارەکانی کەنداوی دەریای عومان درێژ بوونەتەوە کە دەکرێت نیشانەی فراوانبوونی بازنەی ئۆپەراسیۆنەکانی ئەمریکا بێت. لە نێوان هەموو ئەو شوێنانەی کە باسکراون پارچین لە ڕاستیاسیوان گرنگترین ناوە. پارچین لە ماوەی چەند دەی ڕابردوو یەکێک بووە لە هەستیارترین کۆمەڵگە سەربازیەکانی ئێران. وڵاتانی ڕۆژاوا دەڵێن ئەم ناوەندە شوێنێکی سەرەکی پرۆگرامی موشکی و توێژینەوەکانی چەکی ئەتۆمی ئێرانە. ئەگەر هێرش لەم شوێنانە پشتڕاست بکرێتەوە دەکرێت یەکێک بێت لە گرنگترین هێرشەکانی ئەم پەلامارە چونکە پارچین لە نزیکی پایتەخت هەڵکەوتووە و بەشێکی گرنگی ژێرخانی بەرگری ئێران پێک دەهێنێت. هەروە ناوی تەورێز و ورمێش سەرنجی زۆری ڕاکێشاوە. هەندێک لە گرنگترین پێگە موشکیەکانی ئێران لەم شوێنانە هەڵکەوتون و هەندێک لە چاودێرانی سەربازی دەڵێن ئەم ناوچانە شوێنی هەندێک لە یەکە موشکیەکان بوون کە لە هێرشەکانی مانگەکانی ڕابردوو بەکار هاتبوون. بەندەر عەباس، سێرک و چابەهار و بوشێر کە لەم راپۆرتانە ناویان هاتووە زۆر هاوشێوەی ئەو ئامانجانن کە سنتکام ناڕاستەوخۆ باسییان دەکات. بەندەر عەباس ناوەندی سەرەکی هێزی دەریای سوپای پاسدارانە و ڕۆڵێکی گرنگی لە چاودێرکردنی دەریاوانی لە تەنگەی هورموز هەیە. چابەهار دەواازەی ئێرانە بۆ دەریای عومان و ئۆقیانوسی هێند. سێرکیش لە ساڵانی دواییدا بە ناوەندێکی گرنگی موشکی کەناراویەکانی ئێران ناسراوە. بوشێر جگە لە ناوچە ئەتۆمیەکەی چەندین دامەزرا و بڕکەی سەربازی گرنگی تێدایە. راپۆرتەکان هەوەها ناوی ماهشەهر و بێهبەهانیش دەهێنن. ماهشەر یەکێکە لە گرنگترین بەندەر و ناوچەکانی پێترۆکیمی ئێران لەوێ ناوەندی گرتووە بەڵام لە هەمان کاتدا گرێدراوی ڕێگاکانی گواستنەوە و دابینکردنی پشتیوانی لۆجستی بۆ هەموو هێزە سەربازیەکانیش لەوێوەیە. بەهبەهانیش لە باشووری ڕۆژاوای ئێران هەڵکەوتووە. شوێنێکی گرنگە بۆ پەیوەستکردنی چەند ناوچەی سەربازی بە یەکتر. یەکێکی دیکە لە شوێنە سەرنج ڕاکێشەکان کە باسی لێوەکراوە بانەیە. راپۆرتەکانی سەر سۆشیال میدیا دەڵێن لە بانە دەکەڵی ئانتێنی ئامێرەکانی پەیوەندی و چاوەدێری کراونەتە ئامانج. کۆی ئەو شوێنانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراونەتەوە بوونەتە جۆرێک لە جیاوازی لە ئامانجەکاندا. بەشێک زۆر لەوانە باسلەوە دەکەن کە سنتکام بە فەرمی باس لێوەکردوون لەگەڵیان یەک دێتەوە ینی لەگەڵ یەک هاو خوێنیان هەیە. واتە ناوەندەکانی فەرماندەیی ژێرخانی لۆجستی و شوێنی هەڵگرتنی درۆن و حەشارگەکانی فرۆکە و تواناکانی دەریایی ئێران. بەڵام تا ئەم ساتە گرنگترین خاڵەوەیە کە تەواوی ئەو ناو شوێنانە کە باسییان لێوەکراوە لە راپۆرتەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکاندا هێشتا بە فەرمی پشتڕاست نەکراونەتەوە. ئەوەی فەرمیە تەنها ئەوەیە کە سنتکام دڵنیایی داوە هێرشەکان ئەنجام دراون و ئامانجەکانیان لاوازکردنی توانای سەربازی و دەریایی ئێران بووە بۆ ئەوەی هەڕەشە لەسەر ئازادی هاتوچۆی کەشتی بازرگانیەکان لە تەنگەی هورموز کەم بکرێتەوە.
سیروان ئەگەر لە ڕۆژانی داهاتوو ناوی ئەو شوێنانە پشڕاست بکرێنەوە ئەوە هێرشەکانی شەوی ڕابردوو دەکرێت وەک یەکێک لە فراوانترین ئۆپەراسیۆنەکانی ئەمریکا لە ڕوبەری جۆگرافیەوە دژ بە ژێرخانی سەربازی ئێران لە ماوەی یادا بێتە ژمار. بەڵێ ئارێش گەلە گەلەک سپاس بۆ vê raporta Huriyê û berfireh.